دیارەکردنەوەی ئەو پیشانگایە زۆر گرینگە، چکە هاوڵاتیانی کوردستان بەگشتی و سلێمانیش بە تایبەتی و تەنانەت عراقیش دەستیان بە هەندێک سەرچاوە ئەگا کە لەبەردەستدانە بوونە زووتر یاخود پێویستیان پێە لەلایەکی تر ئەوە ئەبێتە هۆی ئاڵوگۆڕی ڕۆشنبیری. من ومێد دەکەم کردنەوەی ئەو پیشانگایە بەردەوام بێ و لەو پیشانگایە هەمیشە بابەتە هەمە جۆرەکان لە بوارە جیاوازەکانی کۆمەڵایەتی، زانستی، ئەدەبی، هونەری بخەنە بەردەستی خەڵک بۆی هەموو چین و توێژەکان بتوانن لێی سوودمەند بن. بە دڵنیاییەوە هەنگاوەکە گرنگە، هیوادارین کە بەرهەمەکانیان لە ئاستی ڕەزامەندی کڕیارەکانیاندا بێ و هیوادارین کە دەستکەوتەکەشیان لە ئاستی بەرەو پێشبردننی کۆمپانیا و بواری ئەو بوارە ڕۆشنبیریە گرنگەدا بێت.